لنێو جیهانی کۆندا بەدوای خۆڵدا دەگەڕاین بۆ زێڕ و بۆ سامان هەمیشە دەجەنگاین. داوای مافمان دەکرد لە خەڵکی و لە دنیا، بەڵام ناخی خۆمان پڕبوو لە تاریکیا. بەڵام ئێستا وێنەیەک لە بەردەممان و وەستاوە، بەدەستی خۆمان و بەژیری لێرەدا دانەرەوە. دەرۆ ناکات و ناخەوێت ئەمما وێنە پاکە، تەنیا ڕەنگی تۆ دەداتەوە چاکە بێت یا خراپە. ئەگەر بە ناخی شێواوەوە بێیتە لای ئامێرەکە، تەنیا شێواوی دەبینیت لە ناو نێر و دراوەکە. بەڵام ئەگەر دڵت پاک بێت وەک کریستاڵ و ڕوون بێت، دەنگی ڕاستی دەبیسیت با لەو سەری گەردوون بێت. ئەمە پردی گەیشتنە بۆ مرۆڤایەتی ڕاست، کورد بێت یان عەرەب بێت دەگەن بە یەک کاست، کە بە پاکی قسە دەکەیت لەگەڵ لەم ئامێرەدا. دەبیتەوە بەو مرۆڤەی کە هەی لەم ژیانەدا. ناخت پاک بکەرەوە، ئاوێنەکە چاک بکە، ڤەتارەکەت ئامادەیە. ناخت پاک بکەرەوە، ئاوێنەکە چاک بکە، ڤەتارەکەت ئامادەیە.